کێشەکانی هەولێر و بەغداد هێشتا چارەسەر نەبوون، کێشەی دیکە هاتە ئاراوە سەبارەت بەو بڕیارە دەستوریانی ئەو بڕیارە قانونیانی کە لە نێو عێراقدا دەدرێن زۆر جار بە بڕیارەکان بە بڕیاری نادروست ناو دەبرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود بڕیارەکان شۆکێک دەهێنێت بۆ تاوی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان. هەر بەنمونە لە ساڵی بەپاردا دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا بەوەی کە فرۆشتنی نەوت ڕاستەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارێکی نادەستوری و ناقانونیە. ئەم کەیسە و ئەم دۆسیە چۆ نێو دادگا و لە کۆتاییەکانی 2022دا بڕیار دراکە بڕی 400 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان بنێردرێت وەکو شایستەی حکوومەت یاخود وەکو شایستەی هەرێمی کوردستان. دیارە هەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە دیارکایی لە دوێنێدا دادگای باڵای فیدراڵی ئەم بڕیاری با بڕیارێکی نادەستوری و نایاسایی وەسفکردناردنی ئەو 400 میلیارد دینارە بۆ هەرێمی کوردستان ڕاگیرا. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز شیروان میرزا دامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە پێشتر لە لیژنەی دارایی بوون گفتوگوی زیاتر دەکەین. کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆچی لەگەڵ بڕیارەکانی ئەنجومەنی وەزیراندا جیاوازی هەیە؟ سڵاتان لێبێم کاتتان باش، سڵاو لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. لە ڕاستیدا پرسیارێکی زۆر بەجێیە بۆچی بڕیارەکان جیاوازیان هەیە. یەکەم لەبەرەوەی سڵتەی قەزایی سڵتەیەکی سەربەخۆیە، خازە نییە بۆ سڵتەی سیاسی یا مابڵێن سڵتەی تەنفیزی. ئەمە یەک. دوو لەبەر ئەوەی ئەو ڕێکەوتانێک کە لەگەڵ با بڵێن کوتلە عێراقیەکان دەکرێت یان لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکان دەکرێت، بە تایبەتی ئەو ڕێکەوتانێک کە لەگەڵ ڕێز وزەراش دەکرێت، لە ڕاستیدا بۆ ئەوەی تووشی حاڵەتی لەم شێوەیە نەبین دەبێت بیخینە چوارچێوەیەکی قانونیەوە. بە نمونە ئەم 200 میلیارد دینارە کاتی خۆی لە موازنەی 2021 شتێک نەبوو بە ناوی 200 میلیارد دینار. ڕێکەوتنێکی دیکە کرا لە مادەیەکی یاسای موازنەدا جێگەی کرایەوە. کات مادەیە ئیلتیزامات دەخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەردا ئیلتیزاماتی دەخاتە سەر حکوومەتی ئیتیحادی و کۆمەڵێک خاڵی تێدایە بەندەکانی بەرمنە باز لە فەقی حسابات دەکا، باز ڕادەستنی نەوتیان ئەقیامی نەوت دەکا، یعنی کۆمەڵێک خاڵە. لە دوای قانونەکە هاتن ئەم ڕێکەوتنە سیاسیە کرا، ئەم ڕێکەوتنە سیاسیە کرا کە 200 میلیارد دینار وەکو سلفە بنێردرێت تا ئەو کاتێک کە تەصفیه حسابات دەکرێت. یعنی دەرچە قانونیەکە بەم شێوەیە بوو. مادام ئێستا ڕێگەیەک نییە بۆ با بڵێن ئیلتیزامکردنی هەردوو لە بەم مادە قانونیەوە کە لە موازنەدا دانراوە 200 میلیارد دینار وەکو سلفە ماگانە بنێردرێت بۆ هەرێمی کوردستان. ئەم 200 میلیارد دینارە وەکو سلفە دەنێردرێت تا ئەو کاتێک کە هەردوو حکوومەت تەصفیه حسابات دەکەن و لە ئاخردا کام لا قەرزار بۆ دەبێت قەرزەکەی بداتەوە لایەکەی. ئەمە نەکرا، گوێ نەدرایە. ینی لەبەر ڕێکەوتنە سیاسیەکە لایەنە قانونیەکە ئیهمال کرا. ئەمە وای کرد ئەوەی ئەو قەرارەی دوێنێ دەربکرێت. بەڵام ناردنیشی نەئەبووە بارێکی قورس بەسەر دادگاوە وایە؟ نەخێت ناخۆ نەبارێکی قورسە بەسەر دادگاوە، نەبارێکی قورسە بەسەر حکوومەتی ئیتیحادیەوە 200 میلیارد دینار، نە مەبلەغێکی ئەوەندە زۆرە و لە ڕاستیدا نەبوو هەرێمی کوردستانیش یعنی ئەوەندە قورسە کە بتوانێت بەبێ 200 میلیارد دینارش موچە دابین بکاو یان با بڵێن وەزعی دارایی خۆی بەڕێوە ببات. یعنی قسەکە لەسەر با بڵێن لەسەر ئەوەیە. ئایا محکەمەی ئیتیحادی طبعا محکەمەی ئیتیحادی کەسێک چۆن شکاتی کردووە، یعنی بۆ توە سکاڵای بردوتە محکەمەی ئیتیحادی. ئەم کەسە لەسەر ئیطاری تەنسیقی محسوبە، یعنی لەسەر ئەو لە نەحسابە کە هێزە کوردیەکان ئیتیفاقیان لەگەڵ کردوون حکوومەتیان لەگەڵ پێکهێناوە. بەپێی معلوماتی من ئیحراجێکی گەورە بۆ سوودانی دروست بووە، یعنی سوودانی تا بۆ خۆی لە حاڵەتێکی هیندا لە ڕاستیدا ڕاستە ئیتیفاقێکی سیاسی کراوە، بەڵام ئەمە دەبێت ببێتە دەرسێک یان نمونەیەک بۆ با بڵێن بۆ داهاتوو. هەر کاتێک ئەمە ئیتیفاقێکی سیاسی دەکەین دەبێت ئیتیفاقە سیاسیە بخەین ناو چوارچێوەیەکی قانونیەوە. کەواتە کاک شیروان ئەمەی کە جەنابە باسی لێوە دەکەیت هەر بڕیارێک هەر سەفەقاتێکی سیاسی دەکرێت دەشێت لە نێو قانون و یاسای عێراقیدا جێی بۆ بکرێتەوە، یاسایەکی بۆ تەرخان بکرێت. یعنی بەنمونە من پێم وایە دەکرێت، بۆ دەکرێت چونکە بەنمونەوەی کە پەیوەندی بە دارایی و شایستەی دارایی و نەوت و غازەوە هەیە دەکرێت بە کاتی بە شێوەیەکی کاتی تا دەرکردنی یاسای نەوت و غاز لەناو قانونی موازنەدا جێگای بکەینەوە. بەڵام قانونی موازنە دەبێت هەردوو لای التیزامی پێوە بکەیت.
هێوی خان لە قانونی موازنەدا باستەوە دەکات دەڵێت تەصفیە حسابات و 200 ملیارەکەش بە بەهانەی تەصفیە حسابات نێردراوە لە دوای 2021 لە کۆتایی 2021 لە کۆتایی 2022 کە 2022 یاسای موازنەمان نەبووە اعتماد کراوەتە سەر موازنەی 2021 نەهاتوین تصفیه حسابات حساباتی ختامی خۆمان یان حکومەتی اتحادیش طبعا نیەتی هەر قسە لەسەر حکومەتی هەرێم نییە حکومەتی اتحادیش نیەتی بیبینە بەردەم پەرلەمانیان ببینە بەردەم دیوانی ڕقابەی مالی بڵین ئەمە حساباتی ختامیە حساباتەکەمان بەم شێوەیە یعنی ئیلتزامکردن بە یاساکەوە طبعا هەر یاساکە بەتەنها حکومەتی هەرێمی کوردستان خەرقی نەکردووە نەیشکاندووە کە ئیلتزامی نەکردووە حکومەتی اتحادیش ئیلتزامی نەکردووە من پێم وایە نازانم من دوێنێ ئایا بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان یعنی نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان لە دادگا ئامادە بۆ بەرگریکردن لە خۆی یاننا لە ڕاستیدا بە بەرگریکردن توانای ئەوەی یعنی بەجای ئەوەی تیا هەبوو کە ئەم بڕیاری دادگا ئاراستێکی دیکە وەربگرێت لە بەرژەوە هەرێمی کوردستانە بێ دەنێو یاساوەی بەڵێ عفو بەڵێ من پێم وایە هاوشێوەی هاوشتمانەوە ئیشی یاساییەکانە لە ڕاستیدا یعنی بەڵام ئەوەی کە من هەستی پێ دەکەم من پێم وایە ئەگەر نوێنەری یاسایی حکومەتی هەرێمی کوردستان لەوێ ئامادە بوو بێ و نەیتوانی بێ ئەم خاڵە بوو ڕژێنێ لە ڕاستیدا خەلەلە چونکە ئەمە چۆن حکومەتی هەرێمی کوردستان نەهاتۆ تەصفیه حسابات بکە بە هەمان شێوە حکومەتی اتحادیش نەهاتۆ تەصفیه حسابات بکە کە بەشێکە لە ئیلتزامکردن بە یاساکەوە یعنی هاوشێوەی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی اتحادیش نەیکردووە یعنی هەردوو لە ببورن هەردوو لە بە ئیتفاقە سیاسیەکە ڕازی بوون لایەنە قانونیەکان پشتگوێ خستووە کە ئەمە خاڵێکی با بڵێن خەلەلێک بڕیارەکە درا کاکشیروان ئەوەی کە چاوەڕێی نەبووین ئەمە بوو ئەوەی کە ئەم بڕیاری دوێنێدرا ئێستا ئەرکی هەم حکومەتی هەرێمی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە عێراق چی دەبێت و حیزب سیاسیەکان وەکو هەڵێستە وەرگرتن بۆ پێداچوونەوە بەم چاوخشانەوە بەم سەفەقاتە سیاسی کە کراوە دەبێت چی بکرێت؟ من پێم وایە دەبێت لە ڕووی سیاسیەوە تەمان ئەوەی کە هەیە ڕاستە لە هەرێمی کوردستان سەدایەکی بەرفراوانی با بڵێن ڕەتکردنەوەی ئەم قرارە هەیە بەڵام ڕەتکردنەوەی ئەم قرار لە ڕووی دەستوری و یاساییەوە نەگونجاوە کە هەمومان دەزانین قراراتی محکمەی اتحادی قراراتی باتە یعنی دەبێت جێبەجێ بکرێن لە سەروی سوڵتەی قەزایی یعنی لە سەروی محکمەی اتحادیەوە سوڵتەیەکی قەزایی تر نییە تۆ بچی شکاتی لێ بکەی بڵێم قرارە ناقانونی جێبەجێ ناکەم التزامی پێوە ناکەم دەبێت هەمومان دەبێت ئەوە بزانین کەواتە دەبێت لە دەرچەیەکی تر بگەڕین لە منفەزێکی تر بگەڕین چۆن تعویزی ئەمە بکەینەوە من بەردەوام یعنی حتا لە ئەو قانونی کە دژی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەسەر بەخۆ دەرچوو تەنانەت لە موازنەی 2021 کە موازنەی 2019 کە ئەوەی با بڵێن داواکاریەکانی ئەمیان جێبەجێ نەکرد و کورد بەشداری نەکرد بەردەوام پێم وایە دەکرێت بە گەشتبینیەوە لەوە بڕوانین جارێکی دیکە ڕێگایەکی دیکە بدۆزینەوە بۆ تەعاملکردن کە دوجار ئێمە دەبێت لەگەڵ حکومەتی اتحادی لەگەڵ بەغدا کێشەی نەوتوغاز چارەسەر بکەین کە کێشەی نەوتوغازمان چارەسەر کرد کێشەی شایستەدارایەکان چارەسەر دەبێت و کێشەی پشکی هەرێمی کوردستان چارەسەر دەبێت باشە بۆچی یعنی ئاسان نییە بڵێن ئاسانە ئاسان نییە بەڵام شتێکی مەحاڵیش نییە دەکرێت بگەینە سیغەیە کە هەردوو لا لەسەری ڕێک بکەوین بە منفەزێک دۆزینەوە کە هەردوو لامان تا بۆ ئەم قۆناغی ئێستای حکومڕانی عراقی پێڕازی باشە کاک شیروان پێتان وایە کە هەتاوکو یاخ کابینە لە دوای کابینە ئەم هەوڵە نەدراوە کە ئەو کێشانی بەتایبەت کە زۆر سیاسین و پەیوەندی بە مافی کوردەوە هەیە تا ئێستا ینی کاری جدی لەسەر نەکرابێت لەلایەن حکومەتی یاخود لەلایەن حیزب سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە لە بەغدا کاری جدی با بڵێن هەوڵ دراوە بەڵام بەتەنها هەوڵە سیاسیەکە بەس نییە بە نمونە ئێمە لەو سەردەمانەی کە بەغدا زۆر پێویستی بە بەشداری کورد بۆ لە حکوومەت بەغدا پێویستی بە پشتیوانی کورد بووە ئەو حکوومەتێک کە دێت پێویستی پشتیوانی کورد یان با بڵێن پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا کورد و حکوومەتی اتحادی زۆر باش بووە دەکرا سوود لەوە ببینی بەربوونە فترەیە و ساڵێک کە بەڕێز عەبدولمەهدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو فترەیەکی زێڕین بوو کە دەکرا بەشێک لەو کێشانەی کە کەڵەکە بوون چارەسەری بکەین لە ڕاستیدا هەر حکوومەتێک هەر کابینەیەک کێشە و گرفتەکان چارەسەر ناکات دەیسپێرێ بە کابینەکەی دوای خۆی یعنی زۆرێک لە
ڕێککەوتنە کاتوەڕێکردنە چونکە بە گفتوگۆ ئەم بڕیارە چارەسەر دەبێت کاک شێروان ئەوەی تازە دراوە بەڵێ لە عادی من پێم وایە نەخێر ینی من بڕیارە تازە دراوە بەڵام چارەسەرەکەی ئەوەیە ڕێککەوتن یان با بڵێن موازنە دێتە پەرلەمان لە چەند ڕۆژی داهاتوو لە یاسای موازنە ڕێککەوتنێک بکەین کە قابلی جێبەجێکردن بێ و هەردوولا ئیلتیزامی پێوە بکەین و هەندێک بند و مادە داخل بکەین کە بەشێک لەو چێشانی ڕابردوشمان بۆ چارەسەر بکات لە ڕاستیدا بە نمونەیەک لەوانە ئەو نردنیم 200 میلیارد دینارەیە با ئەو پارانەیە کە لە 2019 هاتووە بۆ هەرێمی کوردستان استحقاقاتی هەرێمی کوردستانە لەو ساڵانەی کە پارە نەهاتوە بە نمونە هێوی خان هەردەمەوێت لێرە ئەوە بڵێم لە ساڵانی ڕابردوو هەموو ساڵێ لە هەموو یاسایەکی موازنەی عێراق بندێک داخل دەکرێت مادەیەک داخل دەکرێت کە دەڵێ دەبێ حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان تەصفیه حساباتی خۆیان بکەن لە 2005 تا ئەو کاتە ئەمە بۆمبێکی تەوقیت کراوە ڕاستە تا ئێستا کەسی التزامی پێوە نەکردووە کەس حسابی بۆ نەکردووە نە هەرێمی التزامی کردو نە بەغداد التزامی کردووە بەڵام ئەمە وەکو بۆمبێکی تەوقیت کرا وایە لەناو موازنە هەر ڕۆژێک ئێمە لەگەڵ بەغدا ناکۆچیمان هەبوو کەسێک ئەندام پەرلەمانێک یاساییەک سیاسیەک هەر کەسێک بنمونە پەنا دەباتە بەر محکمەی اتحادی دەڵێ ئەوە تا حکومەتی هەرێمی کوردستان ئەو بەندەی موازنەی جێبەجێ نەکردووە بەندەی یاسای جێبەجێ نەکردووە کە لە ڕاستیدا ئەمە یا چارەسەرکردنی زۆر ئاسانە طبعاً هەموو ساڵە دادەنرێتەوە دڵنیام ئەم ساڵیش دادەنرێتەوە بەڵام چارەسەرکردنی ئاسانە چارەسەرکردنەکەی ئەوەیە ئێمە لە 2005ەوە تا ئەم ساڵ کۆمەڵێک استحقاقاتمان لای بەغدایە شایستەی پێشمەرگەیە شایستەدارایەکانی هەرێمی کوردستانە بەوەی کە هاتووە بەوەی کە نەهاتووە هەمووی کۆمەڵێک داهاتی اتحادی هەیە لە هەرێمی کوردستان کە بەپێی یاسا و ڕێنمایەکان دەبوو بگەڕێتەوە ناو خەزانەی گشتی لە پارەی نەوتە لە پارەی گوڵگەکانە لەو داهاتانەی کە اتحادین بنمونە ئەمە دەکرێت دیوانی ڕقابەی مالی هەردوو لە یعنی بە سیغەیەک دانیشن تەصفیه حسابات بکەن لە کۆتاییدا دوو ڕقم دەردەچێت ئەم ڕقمە یان ئێمە قەرزاری بەغدا دەبین یان بەغدا قەرزاری ئێمە دەبێتەوە لەو حاڵەتەدا دەکرێت بە نمونە بە قەرارێکی سیاسی یان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران با یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئەم بابەتە کۆتایی پێ بهێنرێت زۆرێک یعنی بۆیە باسیەوە دەکەم وەکو ئاگادارکردنەوەی ئەمە هەوڵێکی ترە بۆمبێکی تێنراوی ترە لە ناو موازنەدا بەردەوام دادەنرێت و دڵنیام ئەم ساڵیش دادەنرێت دادگای قەراری محکمەی اتحادی هەموو لایەک دەبێت پێوەی بابند بێت تازە مەجاریەوەی تێدا نەماوە وەکو باسم کرد سوڵتەی قەزایی لەوە گەورەترمان نییە بچین پەنای ببەرین بڵین ئەمە نادادگەرانەیە و دژی خەڵکی هەرێمی کوردستان و دژیوێ ڕاستە کاریگەری لەسەر ئەو اتفاقە سیاسیە دەبێت کە کراوە کاریگەری لەسەر ئەم حکومەتە دەبێت کە هەیە ئەوەی کە بەیاننامەکەی بەرمونە شەوی ڕابردوو خەمیس خەنجەر دەری کرد دەوانەیە ئاسایشی ئەم عراقە بخاتە جۆرێک لە ناسەقام گیریەوە کە ئێستا هەیە بگەم حکومەتی پێ دروست بووە بۆشایی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد زیان ناکە ئەم بڕیارە بە دڵنیاییەوە زیاتی دەکات بۆ خۆی ئێستا وەزعی عراق ینی لە هەیەجان و لە کوڵاندایە بەرزبوونەوەی نرخی دۆلار بەم شێوەیە و حکومەت ئەم هەموو هەوڵەدا پێی چارەسەر نابێت و دوێنێ خۆپیشاندان هەبوو لە بەغدا لەوانەیە دەرگای خۆپیشاندانی گەورە بەسەر ئەم حکومەتدا بکاتەوە تا ئێستا یعنی گومانی گەورە هەیە تەیاری سەدری و سەدریەکان بۆچی خۆیان بێدەنگ کردو چاوەڕێی چی دەکەن لە ڕاستیدا یعنی ئەمە هەمووی با بڵێن مەترسی گەورەن جارێکی دیکە ئەم حکوومەتە کێشەی لەگەڵ هەرێمی کوردستانیش بۆ دروست ببێ کێشەی لەگەڵ هێزە سیاسەکانی هەرێمیش بۆ دروست بێ لە ناو پەرلەمان کورد جارێکی دیکە بۆ هەندێک بابەت هاوکاری ئەم حکوومەتەکە ئەمە بە دنیایەوە کێشەکان گەورەتر دەکاوە بۆشایی نێوان هەرێم و بەغدا زیاتر دەکات. باشە کاک شێروان ئەما کەم دوا پرسیار لەسەر پرسی موازنە کە جەنابیش توشکێکی کورتە خستە سەری چاوەڕێ دەکرێت موازنە ئەڕاستی پەرلەمان بکرێت پشتی هەرێمی کوردستان لە نێویدا چی لێت ینی پێشتر لە 170 بوو وردەوردەکەم کرابۆ لە 114 و ئێستا و ساڵی بار بە موازنەی پێشتر حکومە کابینەی پێشتر لە 112.6 بوو هەڵە نەبم ینی سە چاوەڕێ دەکرێت و باز لەوە دەکرێت کە ئەم بکرێت بە لە 113 ئەم لە 113 بۆ ئەم ژمارە زۆری نەسل و ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بڕێکی باشە یان ئەمیش شایانی گفتوگۆکردنە هێشتا لەسەری بکرێت.
يعني ئەمە دەبێ بزانین لە سەدا طبعا موازنە دێتە پەرلەمان بەپێی ئەوەی کە چاودێرانی بواری دارایی و حکوومەت تەسریحیاندا و ئاگادارن و ئاگامان لێ کە احتیمالی هەم هەفتەیە موازنە بێتە پەرلەمان کە موازنە دێتە پەرلەمان طبعا بەدڵنیاییەوە باسی يعني هەموو موازنەیەک مادەیەک یان دوو مادەی پەیوەندی بە شایستی داراییەکانی هەرێمی کوردستانەوە هەیە پشتی هەرێمی کوردستان بە لە سەدا حەفتە دیاری کرا بوو کاتی خۆی هەم ڕێککەوتنێکی سیاسی بوو دوایی دەهات دایان بەدەنە بۆ 1960 ڕقەمەکە تەواوە بەڵام ئێمە داتایەکی وەزارەتی بازرگانی و دایرەی ئەحسایی مرکزیمان هەیە کە دانیشتوانی هەرێمی کوردستان 15.9 یعنی نزیکی چواردەیە لە ڕاستیدا بۆ ئێستا بەپێی وەزارەتی بازرگانیەوەی کە هەڵێن بتاقەی تەمویل پێی دایرەی ئەحسای مرکزی نزیکەی لە 14 دەبێت لەوانەیە خراپ نەبێ بەڵام بە شێوەیەک بێت کە بە تەواوی بێت بۆ هەرێمی واتە چاوەڕێ دەکرێت لە 4 دەبێت یعنی من نازانم لە ڕاستیدا هەتا موازنەکە دەرنەچێ نازانین ئایا بەرپرسانی ئێمە کاتێک کە مفاوەزاتیان کردووە یان کە چوونە بەغدا یان کە لەگەڵ وەزارەتی دارایی کە بەرپرسی با بڵێن جیهەی مەسئولە لە ئامادەکردنی موازنە ئایا ڕێککەوتنیان لەسەر ئەوە کردووە کە ئەم ڕقەمە لە 12.6 بگۆڕێ بۆ 14 یان نا ئایا وەزارەتی دارایی ئیقناع بووە بەوە تا ئێستا هیچ ئەوەیەک مسودەیەکی لەو بارەیەوە دەرنەچووە چاوەڕێ دەکەین بە تەواوی پرۆژاسەکە دەربچێت ئەگەر بکرێت 14 و هەردوو لای التزام بکەن لە 14 موازنەی عێراق طبعا دوای کە سیادی و ئەوانەش لێ دەردەکەن بێت بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیدا بۆ موازنەی ئەمساڵ کە ڕقەمێکی یەکجار گەورەیە خراپ نابێت بۆ هەرێمی کوردستان زۆر باش دەبێت. بەڵێ کاک شیروان زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان ئامادە بووین ماندوو نەبی زۆر سپاس بۆ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشەنجومەی نوێنەرانی عێراق ڕێگەی سکایپ میوانمان بوو.